ئەو حەوریانە لە خۆشیدا گۆرانی بۆ پیاوەکانیان دەڵێن بۆ ئەوەی پیاوەکەیان دڵخۆشکەن. چەند خۆشەکە ئافرەت ڕووی خۆشە لەگەڵ پیاوەکەیدا، چەند خۆشەکە باسی چاکە و خۆشی و باسی چاکەی پیاوەکەی دەکات و پێدەزانێ و پێزانە نەوەک هەموو ڕۆژێ هەر پرتە بۆڵی بێت، بەڵکو قسەی زۆر خۆش و لطف و گفت و قسەی زۆر خۆشە. ئەوانە لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم گۆرانی خۆشی بۆ پیاوەکانیان دەڵێن. لە گۆرانیەکەیاندا چی دەڵێن؟ دەڵێن نحن الخيرات الحسان الزواج قوم كرام، دەڵێن ئێمە باشترین ئافرەتانین، خێزانی قەومی ڕێز لێگیراوانین، بە چاوی ڕەزامەندیەوە بۆیان دەڕوانین. ئەو گۆرانیە، ئەو لوتف و زمانە شیرینە چەند خۆشە لەگەڵ پیاودا. چی دەڵێن؟ دەڵێن ئێمە باشترین ئافرەتانین، ئافرەتی بەهەشتین، ئێمە خێزانی ئەو کەسانین کە ڕێز لێگیراون، خوای پەروەردگار ڕێزی لێگرتوون، ئەنجا بە چاوی قەدر و ڕێزەوە بۆ پیاوەکانمان دەڕوانین. ئابوو شێوازەیە پیاوەکانیان دڵخۆش دەکەن. ئەوە بەشێکە لە باسی ئەو حۆریانەکە خوای پەروەردگار بۆ بەندەی ئیمانداری ئامادە کردوون. دروستکراوێکی تایبەتن لە ناو بەهەشتێدا چاوەڕوانی پیاوەکانیانن، چاوەڕوانی ئینسانی ئیماندار و موسڵمانن، تاوەکو ئەو پیاوەیان دەگات پێیان و لە خۆشی و ناز و نیعمەتەکانی بەهەشتێدا ئاوا بەهرەمەند دەبێت. ئەی موسڵمان بزانە خۆی گەورە چ ناز و نیعمەتێکی بۆ ئامادە کردووی، چ خۆشیەکی بۆ ئامادە کردووی، ئەوەی کە ئینسان دڵی پێی خۆش دەبێت، ئەوەی کە ئینسان دڵی بۆی دەچێت، خۆی گەورە بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە. دەی وەریابای موسڵمان، دەی بەرام تۆش پارێزگاری لە ئیمانەکەت بکە، تۆش شانازی بە ئیمانەکەتەوە بکە، تۆش پێی خۆش حاڵ بکە موسڵمانی، بزانە خۆی گەورە چ ناز و نیعمەتێکی بۆ ئامادە کردووی.